ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە خۆشەویستان هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە و سەرەتاش سەردەڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانەنشینکراوانی کیشوەری لە شارەکانی کوردستان و ئێران، ناڕەزایەتی کرێکارانی پێترۆشیمی لە دێلۆران، برینداربوونی هاوڵاتیەک بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە سەردەشت، ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری بۆکان، درێژەی ناڕەزایەتی کرێکارانی ڕێگەی ئاسن لە ئۆستانی کرمان، میلیتاریزەکردنی زاهێدان لەگەڵ نزیکبوونەوە بە ساڵڕۆژی هەینی خوێناوی و گیانەدەستان و برینداربوونی چواردە کرێکار لە تاران. دەستپێکی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی کیشوەری لە شارەکانی کوردستان و ئێران ڕۆژی سێشەممە چواری خەنمانان خانەنشینکراوانی کیشوەری لە شارەکانی کوردستان و ئێران لە ناڕەزایەتی با جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوەیان بەڕێوەبرد. بە پێی راپۆرتەکانە خانەنشینکراوانی کیشوەری لە شارەکانی کرماشان، سنا، ئیلام، قەزوین، هەمەدان و ئەهواز بەهۆی پشتگوێ خستنی داواکاریەکانیان لە بەردەم سندوقی خانەنشینی شارەکانیان کۆبوونەوە و خوازیاری چوونەسەرەوەی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی تەکمیلی بوون. ناڕەزایەتی کرێکارانی پێترۆشیمی لە دێلۆران ڕۆژی سێشەممە چواری ڕێزبەر کرێکارانی پێترۆشیمی دێلۆران لە ناڕەزایەتی با جێبەجێ نەکردنی ببورن داواکاریەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان کرێکارانی پێترۆشیمی دێلۆران لە ناڕەزایەتی بە دەرکردنی بێهۆکاری هاوکارەکانیان و دواخستنی موچە ڕێگای هاتوچووی ئەو پێترۆشیمیەیان بە تەواوەتی داخستووە و با کۆبوونەوە خوازیاری گەڕانەوەی هاوکارەکانیان بۆ سەرکار دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و چوونەسەرەوەی حەقدەست و مەزایە بوون. برینداربوونی هاوڵاتیەک بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە سەردەشت ڕۆژی سێشەممە چواری مانگی ڕێزبەر هێزەکانی ڕژیم لە شاری سەردەشت ڕاستەوخۆ تەقەیان لە هاوڵاتیەکی ئەو شارە بە ناوی شەهرام ڕەسوڵزادە کرد و ناوبراو بە سەختی بریندار بوو. بە پێی راپۆرتەکانە شەوی سێشەممە هێزەکانی ڕژیم لە شاری سەردەشت بەبێ هۆکار لە پشتەوە تەقەیان لە هاوڵاتیەک بە ناوی شەهرام ڕەسوڵزادە کرد. بە پێی زانیاریەکان فیشەکبەر پشتی ببورن فیشک بەر پشتملی ئەو هاوڵاتیە کەوتووە و دەموچاویشی بە سەختی بریندەرکراوە. ناوبراو ئێستا لە نەخۆشخانە بەستەریە و پێویستی بە نەشتەرگەری هەیە. ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری بۆکان ڕۆژی سێشەممە چواری مانگی ڕێزبەر سامان خزن نژاد چالاکوانی مەدەنی خەڵکی شاری بۆکان دوای تێپەڕبوونی سێ مانگ بەسەر کاتی دەست بەسەرکرانیدا چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. بە پێی راپۆرتەکان ئەم ماوەیەک لەمەوبەر سامان خزن نژاد چالاکوانی مەدەنی شاری بۆکان بە تۆمەتی محارەبە و بێڕێزیکردن بە پیرۆزیەکان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوزراوە. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە و هیچ زانیاریەک سەبارەت بە چارەنووسی لە بەردەستان نییە. درێژەی ناڕەزایەتی کرێکارانی ڕێگەی ئاسن لە ئۆستانی کرمان ڕۆژی سێشەممە چواری ڕێزبەر کرێکارانی ڕێگەی ئاسن لە ئۆستانی کرمان لە ناڕەزایەتی بە پشتگوێ خستنی داواکاریەکانیان کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان کرێکارانی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی کرمان خوازیاری چوونەسەرەوەی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی و دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و بیمەی دەرمانی بوون. کرێکارانی ناڕازی تووڕەیی خۆیان لە ئاست بەکردەوە دەرنەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان نیشاندا و داوایان کرد کێشە و گرفتەکانیان چارەسەر بکرێت. میلیتاریزەکردنی زاهێدان لەگەڵ نزیکبوونەوە بە ساڵڕۆژی هەینی خوێناوی
ڕۆژی سێشەمە چواری مانگی خەرمانان لەگەڵ نزیک بوونەوە بە ساڵ ڕۆژی کوشتنی دەیان کەس لە ڕۆتی ناڕەزایەتیەکانی ساڵی ڕابردووی زاهێدان هێزەکانی ڕژیم شارەکەیان بە تەواوی میلیتاریزە کرد. بە پێی راپۆرتەکان لەگەڵ نزیک بوونەوە بە ساڵ ڕۆژی کوژران و بریندارکردنی سەدان هاوڵاتی بەلوچ لە ناڕەزایەتیەکانی شاری زاهێدان ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی شەقام و کۆڵانەکانی ئەو شارەیان بە تەواوی میلیتاریزە کرد. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان هێزەکانی ڕژیم لە گەڕک و شەقامەکان جێگی کراون و دەوروبەری شار سەنگەربەندیە و چەندین کاناڵ لێ دراوە. هەروەها لە دەواازەکانی چوونە ژوورەوەی زاهێدان بازگەی پشکنین دانراوە و لە ناوچە حاشێنشینەکان ئۆتۆمبیلی خەڵک بازڕەسی دەکرێت. گیانەدەستان و برینداربوونی چواردە کرێکار لە تاران. ڕۆژی سێشەممە چواری ڕەزبەر بەهۆی ڕوودانی تەقینەوە لە یەکێک لە بازاڕەکانی شاری تاران 9 کرێکار بە سەختی بریندار بوون کە 5 کەسیان بەهۆی قورسی برینەکانیەوە گیانی لەدەستدا. بە پێی زانیاریەکان ئاگەل لە شوێنی حەوانەوەی کرێکارانی خۆراکپەزی لە بازاڕی تارخانی لە شەقامی وەحدەت کەوتوەتەوە و بەهۆیەوە تەقینەوە ڕوویداوە. بەهۆی ئەو تەقینەوەیە 9 کرێکار بە سەختی بریندار بوون کە 5 کەسیان بەهۆی سەختی برینەکانیانەوە گیانیان لەدەستاوە. شانی باسەکە لێکۆڵینەوەکان داری خستووەکە یەکێک لە خاوەنکارەکان بە ئەنقەست بە نزینی ڕژاندوەتە نێو باڵەخانەکە و ئاگری تێبەرداوە. دەست بەسەرکردنی 153 مامۆستا و خوێندکار لە شارەکانی ئێران. لە ماوەی 9 مانگی ڕابردوودا بەلانی کام 153 مامۆستا و خوێندکار لە شارە جیاجیەکانی ئێران دەست بەسەرکراون. بە پێی زانیاریەکان لە ماوەی 9 مانگی سەرەتای ساڵی 1402دا بەلانی کەم 43 مامۆستا و 110 قوتابی بەبێ هۆکا لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و زۆربەیان بە زیندان و شەلاق مەحکوم کراون. جێگە ئاماژەیە کە تا بە ئێستا چارەنووسی بەشەیەک لەو دەست بەسەرکراوانە بە ناڕوونی ماوەتەوە. ناڕوونی چارەنووسی مێهرناز خوڕەمی لە بەندیخانەی شاری ساری. مێهرناز خوڕەمی چالاکوانی مەدەنی دانیشتووی شاری نەوشار کە ماوەیەک لەمەوبە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرابوو چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. مێهرناز خوڕەمی چالاکوانی مەدەنی شاری نەوشار کە لە ساڵڕۆژی گیانبەختکردنی موحسێن شاکری بەبێ هۆکار لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کرابوو چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە و بە دووەداچوونی بنەماڵەکەی هیچ ئاکامێکی نەبووە. گیانەدەستان و برینداربوونی 330 کەس لە ناوچەی قەرەباغ دوایین هەواڵمانە. بەهۆی تەقینەوە لە ناوچەی قەرەباغ بەلانی کەم 30 کەس گیانیان لەدەستا و 300 کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. بە پێی راپۆرتەکان لە تەقینەوەیەکی بەهێزدا لە ناوچەی قەرەباغ زیاتر لە 30 کەس گیانیان لەدەستاوە و هەروەها 300 کەسی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکران کە باری تەندروستی بەشێکیان ناجێگیرە. بە پێی راپۆرتی دەستگای هەواڵنەری ڕۆیتێرز ئەو تەقینەوەیە ئێوارەی دووشەممە لە ناوچەی بێرکات زۆر لە 6 کیلۆمتری خانکەندی و لە بەنزیخانەیەک لە ناوەندی قەرەباغ ڕوویداوە. باڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکان پێشکەش کران فەرمون بۆ بینینی درێژەی بەرنامەکانمان.